و کەشکردنی دوایین بەشی بەرنامەی ئەو حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هومایانی گودازگار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە باسەکەین بە سەبارەت بە 6 مرداد ببورن سی تیر کە ئەوڕۆکە 6 مردادا یعنی لە واقعا 6 ڕۆژ لە 30 تیر تێپەڕیوە بەڵام جێی خۆیەتی لەم رابطەدا و لەم بەرنامە ئاماژەیە بکەین بە ڕووداوێکی تاریخی و مبارزاتی خەڵک هەل لە ڕۆژەکانی سەرەتای حاکمیەتی جمهوری ئیسلامی کە خەڵکی مەریوان شاری مەریوان کۆچێکی تاریخیان لە 30 پوچپەڕی ساڵی 58 دەست پێ کرد. لەم بەرنامەدا قسە و باسەکەین لەگەڵ هومایانی گودازگەر سەبارەت بەم تاریخە و بەم ڕۆژە مێژوویە کە خۆی لەو تاریخەیە و لەو مێژووەیە دەور و نەخشی بووە. هومایانی گودازگەر ئەگە دەنگی بنەبیسی بەخێر بێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم، ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ هەروەها ماندوونەبوونیەکەم لە خۆشت. زۆر سپاس بۆ تۆ. هومایانی گودازگەر هەروەکو ئیشارەم کرد لە ساڵی 58 لە 30 تیر کەلان تقریبا 5-6 ڕۆژی لێگوزەراوە، بەڵام ئەهمیەتی هەیە ئەردەشی زۆرەکە سەبارەت بەم کۆچە تاریخیە کە خەڵکی شاری مەریوان دەستیاندا بەم ئێقدامە و شاریان چۆڵ کرد. هۆی ئەم مەسەلە لەو تاریخەیە و لەو زمانە بە چه هەدەفێک بوو؟ من پێشەکی پێم وایە کە تاریخی مبارزاتی کوردستان پڕیە لە گەنجینێ، پڕیە لە ڕوویدادی تاریخی زۆر گەورە و مبارزاتی توودەیی کە بەتایبەت لەم سەردەما زۆر بەجێیە ئەگەر ئەو کەسانەوە خۆیان دەستن دەرکاتی کاری ئەو مبارزاتە بوون. نەسڵی ئێمە جارێکی تر تەجربەکانی ئەوە بخاتە بەرچاو، جارێکی تر لە ئەوزا و ئەحواڵی ئیسا بۆ ئەم نەسڵە کە ئێستا تقریبا 2 تا 3 نەسڵ دوای ئەو تاریخەیە بگێڕێتەوە کە بەرحاڵ ڕیشە و بن و بنچینەی مبارزاتی مردم لە کوردستانە بەتایبەت لە دەوری تازا ئەگە هەڵەگەڕێتەوە بۆ کوێوە بە چ شێوەی بووە کێگەرتیا فعال و چالاک بوون، چ بۆ چوون هایەتیا دەسیبانی بووە، نەخشی توودەی مردم چۆن بووە بەرامبەر بە هەیولای جمهوری ئیسلامی چۆن ڕاوەستاون. هەموو ئەمانە ئەو تەجاربەیە ئەو گەنجینەیە کە ئەتوانن زۆربەی تەجربەکانی جوانان و خەڵکی تێکۆشەری ئەم دەورانەیە بەدەستیەوە بگرن و بۆ پێشبردنی مبارزەی کە ئایسا لە حاڵی حاضردا لە جەرەیاندایە توانن کەڵکی لێ وەربگرن. انقلابی ئێران بە لە سەرکارهاتنی جمهوری ئیسلامی دیارە بە خۆشانی ملیۆنها خەڵکی ئێران دەستی پێکرد لە کوردستانە، هەروەها بەو شێوەیە و بە تایبەتمەندیگەرێ ترەوە لە شارەکانی کوردستانە جەماوەری کۆمەڵانی خەڵک بەڕاستی خەریکی انقلابێکی توودەیی بوون عەلەی ڕژیمی شا. دوایە سەرکار هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیش هەر ئیدامەی بوو لەبەر خاتر ئەوە کە جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوەڵەوە پایگایکی نەبوو، لەبەر خاتر ئەوە کە ئەو انقلابە لە کوردستانە مەیلێکی چەپ و ڕادیکاڵ و ئازادی خوازانەی هەبوو. دوای سەر هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی کە هێشتا جمهوری ئیسلامی قدرەتی نەگر بوو، دەسەڵات و هێشتا بە ئیسلاح قدرەتی کوشتار و سەرکوتگەری سەقامی نەگرد بوو. ئەوە بوو کە ئەو جنبشە توودەیە لە کوردستانە هێشتا عەلا ڕغمی ئەوە کە جمهوری ئیسلامی لەسەر کار بوو هەر وجودی بۆ ماوەیەکی توولانی، حتا بۆ ماوەیەکی زیاتر لە 1 ساڵ. ئەم جنبشانە لە زۆری لە شارەکان نبوون کە ئێمە لێرە باسی شاری مەریوان ئەکەین. خودی شاری مەریوان بە سابقەیەکی مبارزەوە لەگەڵ ئاغاوات و کۆنە مالکان و ئەوانەی کە پاڵیاندا بە ڕژیمی پێشوە ڕژیمی شا و ساواک و ئەمانەوە تاریخێکی پڕ بوو لە مبارزاتی خەڵکی زەحمەتکێش و جوتیاران لە شار و دەوروبەری مەریوان عەلەیهی ئەم مەلاکینە کە دیارە بۆ چوونی ئەو وەختەی مبارزین و چەپەکان و کۆمۆنیستەکان لە منتەقەی مەریوانە لایەنگر و پشتیوانی خەڵکی هەژار و فەقیر بوون بەرامبەر بە دەرەبەگ و ئەو کەسانەی وە بەرحاڵ خەریکی زەڵم و زۆرکردن بوون هێشتا لە خەڵکی زەحمەتکێش و پشتیوانی ئەوانیش تا ڕژیمی شا بوو ساواک بوو. دوایە بە ڕژیمی شا نەما بوو بە جمهوری ئیسلامی و سپای پاسداران و ئەرتەش و باقی کۆنەپەرستانێکە وەکو مەلا و بنیادگەری دینی بوون.
ئەوە هەڵەگەڕێتەوە بۆ زمانی شا. منزورم ئەوەیە بڵێم کە خودی ئەو تەحوڵا، خودی ئەو کۆچە یا خودی ئەو اتفاقاتەوە لە مەریوانە کەوت پشتبەندێکی هەبوو، سابقەیەکی هەبوو کە عیبارەت بوو لە مبارزەیە کە لە ناوچەی مەریوانە شاید لە یەک دەهە پێشترەوە هەر ئیدامەی هەبوو. وەختێکە انقلاب کرا ئەو مبارزە توندوتیشتر بووەوە، سەرمایەدارانی تازە پێگەیشت و خودی کۆنە مەلاکین و فێۆداڵەکان پێیان وابوو کە دەرفەتێکیان بۆ کراوەتەوە کە بتوانن هێرشکەنە سەر خەڵکی زەحمەتکێش. بەڵام لە ناوچەی مەریوان ئەو جۆرەکە ئێمە لەوێ بووین و من شایدی زیندەی ئەو تاریخمە وەها بوو کە مەوجی ئازادی خوازی و ڕادیکالیزم وەها بوو کە مەیدان و دەرفەتی ئەوەیە نادا بە ئەوان کە بێنە مەیدان و لە حاڵەتی دفاعیا بوون. بۆیە فەورەن بە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ڕۆشتن پاڵیاندا بە جمهوری ئیسلامیەوە. هێشتا خەڵک لە شارەکان خەریکی اعتراض و مبارزە بوون، خەریکی مقاومەت بوون بۆ ئەوە کە ئەو ئازادیە وا بەدەستیان هێنا بوو. ئەوەی کە خۆیان ئیدارا کرد شۆراکان بنکەکان بە نەوعێک خۆ ئیدارەکردن لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بوو بە حاڵەتێکی بە ئیسلاح تودەیی خەریک بۆ حاکمیت بەڕێوە چوو. ئەوان دەستیاندار پیلانگێڕان. بۆ نمونە لە کوردستانە لە مەریوانە بە هاوکاری مەکتەبی قورئان و فێۆداڵان و کۆنەساواکیان هاتن مەقەڕێکی سپای پاسدارانیان دانا لە شوێنێکا کە خەڵک خڕۆشا بوو کە خەڵک انقلابی کرد بوو. شاید چەند مانگلەوە پێش مجەسەمەکانی شایان هاورد بۆ خوارەوە، ئەوان هێنایان حکوومەتێکی سەرکوتگەر کە خەڵک سەراسەری خەڵکی کوردستان گەرەکیان نەبوو و خەریک بوون لەگەڵی مبارزەیانەکرا، هێنایان ستادێکی سپای پاسدارانیان لە شاری مەریوان دانا. ڕۆژی 23 تیر خەڵکی شاری مەریوان کە ئەوەیانە وەکو لەکەیەکی نەنگ ئەدی بە نێو چاوانی ئەو مبارزەوە ئەو ئەوزا و ئەحواڵە بە ئیسلاح انقلابیەوە لە شارەکەیان بە تەزاهرات ڕۆشتن بۆ بەرەو رادیۆ تەلەڤیزیۆنی مەریوان کە بەرانبەر بە ئەو مەقەڕی سپای پاسدارانە بوون و داوایان کرد لە جمهوری ئیسلامی و احترازیان کرد عەلەی جمهوری ئیسلامی بۆ تەبلیغاتێکە عەلەی مبارزاتی خەڵک و مقاومەتی خەڵک لە کوردستان ئەیکا. لە وەختی گەڕانەوە دیارە تەزاهرات لەگەڵ سپای پاسداران و ئەو مەقەڕە دەرگیر بوو و خەڵکی تووڕە و عەسەبانی ئەو مەقەڕەیان داگیر کرد کە لەوێ جەماعەتێک لەوانەیە کە لە نێو مەقەڕەکە بوون کوژران وەروەها 3 نەفەر ئەو کەسانی چەکە لە ناو تەزاهر کوردنەوەندەکانە بوون بە ئیسلاح ئەوانی گیانیان لەدەستا. ئەمە بوو بەهۆی ئەوە کە جمهوری ئیسلامی و ئەم مەلاکانە و ئەم کۆنەپەرستانە دەستکەن بە تەوتەعەی تازە. دیارە هەموو ڕایان کرد لە مەریوان، بەڵام ڕۆشتە پادگانی مەریوان و بە کۆمەکی جمهوری ئیسلامی و ئەرتەش و باقی هێزەکانی تر تهدید و هەڕەشەیان کردە سەر شاری مەریوان، دەستیان کرد بە تۆپبارانکردنی شاری مەریوان و ئەوە بوو بە باعث ئەوە کە ئەمنیەتیان لە خەڵکی شارسن. هەر بۆیە بە پێشنیاری ئەو وەختەی چالاکان و مبارزینی شاری مەریوان کە ئەساسەن چەپ و کۆمونیستەکان بوون وەکو هاوڕێفواد و عەتای ڕۆستەمی و باقی ڕەفیقەکانی تر کە ئەو وەختەوا بوون، خەڵکی شاری مەریوان پێشنەهار کراکە لەژێر ئەو تۆپبارانە بە ئاعتراز بە سەرکوتگەری جمهوری ئیسلامی کۆچکەین بۆ دەرەوەی شاری مەریوان. شاید دەتوانم بڵێم لە عەرزی چەند سەعاتە شارێکی بەو گەورەیە بۆ ئەو شوێنە کە دەستنیشان کرابوو خەڵک بە عنوان ئاعتراز بە ڕژیمی هار و تازە دەسەڵات پەیاکردووی جمهوری ئیسلامی کە لە واقعا دەسەڵاتێکی پەیان نەکردبوو، فقط کوشت و بڕ و تۆپباران و بە تەیارە ترساندنی خەڵک و هەڕەشەی نظامی فقط واقعا اقتدارەکەی بوو، تەواوی شاریان چۆڵ کرد و لە شوێنێک لە بینی مەرزی ئێران و عێراق و شاری مەریوان کە نزیکی ئاوایی کانی میران بوو لەوێ نیشتەجێ بوو. لەوێەوە ئەم ئاعترازە جەماوەریە دەنگی دایەوە لە سەراسەری ئێران، تەنانەت رادیۆ تەلەڤیزیۆنگەر رادیۆگەر خارجی ئەو وەختە باسییان لێکرد لە سەراسەری ئێرانە بڵاوە بوو و بەتایبەت لە کوردستانە بوو بە مایەی پشتیوانی خەڵکانێکی زۆر لە باقی شارەکانی کوردستانەوە. منزورم ئەوەیە کە خودی ئەو بە ئیسلاح تەئسیرگوزاریە و یا ئەو نفوس کەلامە کە جەرەیاناتی چەپ و کۆمونیست بوویان ئەوە بوو بە باعث ئەوە کە لە عەرزی چەند سەعاتە ئەو شارە بە هەموو خەڵکەوە لە شار بڕۆنە دەرەوە لە ژێر تەهدید و نائەمنی جمهوری ئیسلامی بۆ تۆپباران و هەڕەشەکردن بە ئەوە کە لە هەر سەعات و
دقیقەیە کاشتون دێت ئەرتەشگەرێکی بێتە ناو شارگەریکی خەڵک خڵتانی خوێن کات و ئەمانە لە ئەو ژێر تادیدە خەڵک هاتنە دەرەوە ڕۆیشتن لە شوێنێک بە ئێسڵات چادریان لێدا و کۆچی مەریوان بەرپا بوو کە بۆ خۆی وەکو مەدرسەیەکی انقلاب وابوو بە سوخۆڕانیکردنی ئێواران بە قسەکردن و کۆبوونەوەکان لە نێویە بە باسکردنی ئەخبار بە تەدبیر و ڕاوێژکردن بۆ چیکردن هەموو ئەوانە ماوەیەک بوو لەوەکە زۆر خەڵک و زۆر جوانان لە ئەو وەختا شتی لێ فێر بوون و بۆ خۆی بەشێک بوو بە تەجربە بۆ باقی مبارزاتی دەورەکانی دواتر کە هەموو کەس لێ ئاگادارە. زۆر سپاس بۆ تەوزیحەکان دۆمانی گودازگەل لەم قسانەی ئاخر تا باسی دەنگدانەوەی ئەم کۆچە تاریخیەت کرد. حەزەکەم بزانم بە تەوجبەوەی کە خۆت باست کرد لە سەتحی دنیاە لە تەریخی رادیۆ تەلەڤیزیۆنەکانی ئەو دەورانەوە ئەم کۆچە تاریخیە باسکرا کاردانەوەی ڕژیم لەلایەک و بەرخوردی خەڵک بەم کۆچە تاریخیە چۆن بوو؟ جمهوری ئیسلامی ئەو وەختە تەوانێکی زۆری نەبوو بۆ ئەوە بتوانێت بلافاصلە کارێ بکات بەڵام ئیتر تەهدیدی دەستی پێکرد بە تایبەت بەکرێگیراوانی مەحەلی کە ئیسلاحان پێیان ئەڵێن جاش ئەوان لەگەڵ کۆنە مالکەکان و ساواکیەکان لە پادگانی مەریوان و باقی شوێنەکانی تر دەستیان کردە پیلانگێڕی بۆ ئەوە کە بە ئیسڵا ئەمنیەتی خەڵک خەنە خەتەرەوە ئەوە لەلایەکەوە ڕژیم خەریک خۆ تیارکردن بوو بۆ ئەوە کە حملە بکا بەشار و شەو و ڕۆژ خەریکی تەبلیغات و خەریکی بڵاوکردنەوەی ئەخباری درو بۆ ئەوە کە ڕۆحیەی خەڵک و ئەو وەختە مبارزانی مسلحی شار بە ئیسڵا زعیف کرد بەڵام لەلایەترەوە پشتیوانی خەڵک کرا لە ئەم کۆچە لە کوردستانەوە کە هیچ گەرما و گەرم حتا لە باقی شارەکانی ئێرانی جەوهر پشتیوانی لێکرا لە کوردستانەوە لە زۆربەی شارەکانەوە هاتن بۆ ئەم کۆچەوە پشتیبانیان کرد بە تایبەت دوو ڕێپێوانی تاریخی کە لە شاری سەقزەوە دەسی پێکرد و خەڵکانێکی زۆر نەتەنیا لە شاری سەقز بەڵکە لە شارەکانی تریشەوە پێپەیوەست بوون و هەروەها ڕێپێوانی گەورەی انقلابیون لە شاری سنە خەڵک و مردمی تێکۆشە لە شاری سنە پیادە دەستیان پێ کرد چەند سە کیلومتر ڕێگە بە پا هاتن حتا شوێنی کۆچی مەریوان بۆ پشتیوانی ڕاهپەیماییەکە دێ بەدێ و دۆڵ بە دۆڵ پڕ بوو لە حەماسە و لە سرودی انقلابی و جگە لە ئەوە لە پشتیوانی مردم و لە ئستەقباڵی گەرمی خەڵکی تێکۆشەر لە تەواوی ئاوایی و لە مەسیرێکا کە ئەم تەزاوراتە هاتن سەدان و ئەتانم بڵێن چەندین هەزار نەفر لە مردم بە ڕێپێوان لە ئەم چەند شەوانە ڕۆژە بە ئەو هەوا هەرچەند هەواکە ناخۆش نەبوو بەڵام ئیتر دیار بوو ئەبێ بخەویت ئەبێ ئیسراحەت بکەی ئەبێ نان بخۆیت بەڵام جۆرێ سازماندرا بوو کە توانیان ئەو کاروانە پشتیوانیە بە سڵامەت و بە ڕۆحیەیەکی بەرزەوە بێن واردی ئوردوگا بن و بە شعار و سرودی انقلابی لەلایەن ئەو کەسانەوە کە لە ئوردوگاکە من ئەستەقباڵیان لێ بکرێت ڕۆژێکی باشکۆ کە پڕ بوو لە سخۆنڕانیگەر حەماسی و بە ئیسڵاح دووبارەکردنەوەی ئێرادە بۆ ڕاوەستان بەرامبەر بە ئرتجاعی ئیسلامیەکە هاتبووە سەرکار و دیتمان دوایی کە چەنە حەقمان بوو کە وتمان ئەبێ ڕابوەستین بەرامبەر بەم دێوەزمە ئەتوانێت ژیانی نەسڵەکانی دواترمان نابود بکە دیار بوو ئەو کۆچە دیار بوو ئەو خاسەلاحی ئەو بنکەی بە کلێگیراوانە لە مەریوان چه ئیقدامێ بوو کە بە دروسی تەشخیصی داکە جمهوری ئیسلامی ئەتوانێت چ نەکبەتێ بێ و چ ڕژیمێکی کوشتار بێ عەلەی خەڵکی کوردستان ئێستا دوای 44 ساڵ دروسی ئەو کارەی ئێمە دروسی ئەو ئەرزیابیە دروسی ئەو ڕوانینە لە جمهوری ئیسلامی کە نەتەنیا ڕژیمی نەجاتی مردمی ئێرانیە بەڵکە نژیمی نقمکردنی مردمی ئێران لە بەدبەختی و بێچارەیی و کوشتار و زیندان و شکنجە و تەهدید و نائەمنیە هاتووە سەدی و ئەوە بە ئێمەیەژێ کە ئەم ڕێگەکە کۆمونیستەکان و مبارزینی کوردستان و هەروەها شاری مەریوان و کۆچکەران ئەو وەختە کردیان چەنە بەرهەق بوو و ئیمڕۆ چەنە زیاتر حقیقەتی هەیە بۆ ئیدامەی مبارزەیە کە ئێستا لە حاڵی حازرا لە کوردستان و لە ئێرانە وجودی هەیە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی 44 ساڵ تەجربە و ئەو خەت و بۆچوونە دروستە ها لە پشت ئەو کۆچەوە و مبارزاتی دوای ئەوە کە کۆمونیستەکان و چەپەکان لە کوردستانە کردیان و باقی جريانات و ئەحزابی تر ئەحزابی سربەدەوڵەت ئەحزابی سربەتەبەقاتی دارا ئەحزابی ناسیۆنالیست کە بۆ حاکمیەتی خۆیان ئەیان کرد دیار بوو ئەوان لەو وەختا
هیچ پێ دیار نەبوون، هیچ شوێنەوارێکیان لە ئەم خەباتە گەرما نەبوو، خەریکی کاری خۆیان بوون. و ئەمە بازم ئەوە بە ئێمە نیشان ئەداکە لە داهاتووی کوردستانی چا ڕێگەی ڕزگاری و ئومێدواری بۆ جامعەیەکی ئاسوودە و ئارام و مرەفە هێشتا هەر دەستپاڵا پەیاکردن و قودرەتنواندنی چەپ و کۆمونیستەکانە لە کوردستان کە ئەتوانێت فەرجە و مەجاالێ بدا بە جامعە نەفەسێ تازە بکەنەوە. 44 ساڵ لەمەوبەر هەرچەند کورت و 1-2 هەفتە ئێمە ئەو ئومێدمانەدی، ئەو هەوای ئازادمانەدی، ئەو ئازادیمانەدی و هەم نەسڵەکانی ئێمە و کۆمەڵانێکی زۆر لە خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی مەریوان ئەو دەورانە خۆش و پڕ لە شانازیان لە بیرە. زۆر سپاس بۆ تۆزاکانت هومانی وگدازگە لە سەرەتای دەستپێکی قسەکانت باز لە دەرس و تەجروبە کرد، هەروەکو ئێساش کە باسن لەم فەزای مبارزاتی ئێستا کرد کە ئەو ڕەوتەی کە 44 ساڵ لەوە پێش دەستی پێکردووە بۆەوەی ئەم ئازادیە ئەم نەفەسە کە تۆ باسیەکەی لەو کورتماوەلا خەڵک چێشتیان و ئەلعانیش هەتا ئێستا ئیدامەیە لەو گەرم و گورتر بە پانایی ئێران ئەم مبارزات و ئێترازە تودەیە بەرهەقە لە ئێران و کوردستانە وجودی هەیە بەهۆی حاکمیەتی ڕەشی جمهوری ئیسلامیەوە. چۆن دەکرێت ئەم دەرس و تەجروبانەی کە تۆ ئیشارەت پێکرد کە پڕ بوو لە حماسە، پڕ بوو لە خۆشی، پڕ بوو لە شور و شەوقی مبارزاتی کە ئێستاش بە پانایی ئێران خۆشبەختانە دژ بە جمهوری ئیسلامی بێتەوە هەم دەستی پێکردووە، چۆن دەکرێت ئەمانە لێک هەڵپێچین لەم دەرس و تەجروبانە کەڵک وەرگرن بە تایبەت ئەم نەسلەی کە لەو تاریخا بەشدار نەبووە و هیچ شتێکی جمهوری ئیسلامی قبول ناکە. تەجروبەی ئەسڵی بە نەزەری من ئەوەیە کە ڕەهبەرانی چەپ و ئازادیخوا لە جامعەی کوردستان هەڵپێچرێن لە مبارزاتێکی توودەیە کە ئێستا لە جەرەیاندایە لە کوردستان. ئێستا دیارە دنیا فەرقی کردووە. 44 ساڵ دوای ئەوە شارەکان 4-5 بەرابەر هەرو شاری مەریوانە جەمعیەتی چەندین بەرابەری ئەو وەختەیە. دیارە ئێستا ئیمکاناتێکە بۆ مبارزان و چالاکانی مبارزەی سیاسی وجودی هەیە لەگەڵ ئەو دەورانە کە ئێمە باسی 44 ساڵەوە بەرەکەین زۆر فەرقی کردووە. ئیمکاناتی تکنیکی، ئیمکاناتی خەبەرڕەسانی دنیا. منزورم ئەوەیە کە دروسە ڕژیمێکی سەرکوتگەر 44 ساڵە خەریکە ئاوە سەرکوت ئەکا و خەریکە ئیعدامەکە، خەریک شکنجە و زیندانی کردنە، بەڵام لە بەرامبەرە قودرەتی توودەیی مردم و ئیمکاناتێکە مبارزین و فعالین و ڕابەران بەدەستیانەوەیە قابل مقایسە نیە لەگەڵ دەورانی ئێمە دەورانمان زۆر مەحدود بوو. جا هەر بەو دەلیلە قودرەتی ئیتحادی مبارزەی جەماوەری ئێستا زۆر زۆرترە لە ئەو وەختە، ئیمکانات زۆر زۆرترە لە ئەو وەختە. ئەوەی کە هەیە وەکو تەجربە ئەبێ لە نەزەریا بگرین، یەک ئەوەیە کە خودی چەپ و کۆمونیستەکان، خودی عەداڵەت خوازان و ئازادی خوازانێوە ئێستا دیمان لە انقلاب و ئاخێزی یەک ساڵی ڕابردووە بە دەیان و سەدان هەم بە تەشکیلات و هەم بە نەفەر هاتوونە سەر ڕاسی مبارزەی مردمەوە. ئەمانە لەگەڵ ئەو مبارزەی مردمان لە یەک هەڵپێکراوە بن، لە نێو جەماوەرا بن، نفوزی کەلانیان هەیە، ئەو نفوزی کەلامە لە شوێنگەر معەنە بخەنە کار بە کاردانی و دقەتەوە ئەو شوێنەوە ناوێت ڕیسککن نەیکەن ئەو شوێنە کە ئەبێ پێشڕەوی بکەن بیکەن. ئەمە یەک شتێتر کە هەیە اتحادی جەماوەرە، اتحادی خەڵکە، ئەو قودرەتەی کە کۆچی مەریوان بووی اتحادی مردم بوو و هەڵپێکانی چەپ و کۆمونیستەکان لەگەڵ خەڵکی هەژار و فەقیر و زەحمەت کێش. ئەمە ئەبێ ئیمڕۆ تەوەجوی پێ بکرێت. ئەوە یەکێتر لە ئەوانەیە. مەسەلەیەتر کە هەیە ئەویش ئەوەیە، هەر وەک من لە قسەکانی پێشوە باسم کرد، ئەگەر گەرەکمانە دوای جمهوری ئیسلامی و ژیانێکی ڕەشکە بەسەر جامعادای سەپانوە نەفەسکێشانێ هەبێ، ئازادیە هەبێ، ئازادیەکی اقتصادی، ئازادی بێ قەید و شەرتی سیاسی، ئازادی بۆ ژن و ڕەهاکردنی لەسەر کۆیلەتی جمهوری ئیسلامی ببێت. ئەگەر گەرەکمانە فەقر و نائومێدی نەمێنێت، سفرەی خاڵی مردم نانێکی تێبێت، ئیتر کاریگەر خۆی هەڵنەواسێ لەبەر بێکاری و بە تۆری کولی ئینقلابی هەژار و فەقیر بێت، ئەبێت چەپ و کۆمونیستەکان ڕەهبەری بکەن. زۆر کەس هەیە لە نێو ئەم ئاخێزا هەیە کە ئەیەوێ ڕەهبەری بکە، بەڵام هەموویان بۆ سەعادەتی ئەو جامعە وا ناکەن. ئەمە یەکێتر لە ئەو تەجربانەیە. ئەگەر ئێمە لە دەوری داهاتووە وەکو چەپەکان، وەکو کۆمونیستەکان، وەکو ئازادی هاکان، وەکو ئەوانە کە سوسیالیستین و بەرابەری تەڵەبین، ئەگەر نەتوانین بڕۆینە ڕەسی ئەو مبارزەوە، لەوانەیە ئەم دەحپەچەر بە فیڕۆ بچێت. ئیسا ئەگەر وەکو جمهوری ئیسلامیش نەبێت، شتێک فرە زۆر عەجایب باشتر لە ئەومان دەستگیر نەبێت. هەر بۆیە ئەبێت چالاکانی مەدەنی ئەو تەیفە وەسیعە کە لە یەک ساڵی ڕابردووان نیشانیاندا چەنە کاردانن، چەنە ژیرن، چەنە جەسوورن،
چەنە بە موقع ئەمەڵەکەن ئەبێ ئەوانە بۆ اتحادی خەڵک و بۆ ئەوە کە بەرفراوانتر بێت دەخاڵەتی خەڵک لە تەزاهرات و لە اعتصاب و لە اعتراض و لە هاتنەمەیان و هەموو جۆر مبارزەیەک ئەبێ بۆ ئەوە تێبکۆشن ڕەمزی موەفەقیەت ئەوەیە کە تا چه ئەنازەیە ئەتوانن لە اتحاد و لە یەکگرتن و لە یەکگرتووی خەڵکە تێبکۆشن و موەفەق بن بە ئیزافەی ئەوە کە هەروە کە تایسە نیشانیان داوە خواست و متاڵبە و شعاری ڕادیکاڵ کە مربوطە بە خەڵکی هەژار و فەقیر هەمیشە درەوشاوە بێت و لەسەر پەرچەمی مبارزەکەیان هەمیشە پشەکێتەوە. زۆر سپاس بۆ تۆزەکان هەمانی و گودازگەر دیارە باسێکی مهمە بەڵام بەداخەوە کەیتینە کۆتایی وەختەکەمان زۆر سپاس بۆ تۆزەکان و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر مەمنون. سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچوە هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو بن.